عراقیەکان لە سوودانی یاخی بوون و دەڵێن دەستت بۆ کارە هەڵەکە برد. کۆبوونەوەیەک شیعی گرت تێبەردا و داوای دەست لە کارکێشانەوەی سوودانی دەکەن. ناڕەزایەتی شەقامی عراقی و تووڕەبوونی شیع مەزهبەکان گەیشتە لووتکەوتینی بۆ هێنان و ئێستا حەملەی دەست لە دەسەڵات بەردە و ناچیتە هەڵبژاردنەوە دەستی پێکردووە. سوودانی عراقیەکانی لە یاخی بووە. دوایین دەرکەوتنی محەممەد شیع سوودانی لە قەتەڕە و لە تەنیش ئەحمەد شەرعی سەرۆکی سووریاوە هەرای لە عراق دروست کردووە و لە میدیای عراقیوە باز دەکرێت سوودانی سوکایەتی بە خوێنی و کەسانە کردووە کە لە شەڕی دژی تیرۆر و داعشدا کوژراون کە پێیان وایە شەرع دەستی لە کوشتنی عراقیەکان هەبووە. تووڕەیی عراقی شیع مەزهبەکان دژی ئەحمەد شەرع لە دوای ڕوخاندنی بەشار ئەسەد زیاتر دەستی پێکرد، بە تایبەتە و کاتەی سوپای تەحریری شام کە شەرع سەرکردایەتی دەکرد تۆمەتبار بوو بە کوشتنی شیع عەلەویەکان و قەتڵ و عامکردنیان. چاودێران پێیان وایە نووری مالیکی سەرۆکی دەوڵەتی یاسا لە پشت ئەو حەملە میدیایە توندە و زیادکردنی دەنجی ناڕەزاییە لە ناو خەڵکدا دژی سوودانی. ئەمەش لە پێناو چێبڕچێ هەڵبژاردن دەکات بۆ ناوزڕاندنی محەممەد شیع سوودانی ڕکابەری. لەم ماوەنەی دواییدا هیچ شتێک لە بەرژەوەندەی سوودانی دانیە و ناوبراویش خۆی ئامادە دەکات بۆ هەڵبژاردننی عراق کە بڕیارە لە مانگی 11 ئەمساڵ بکرێت. ئەمەش کارەکانی قورسر دەکات و بەیەکجاری خۆری لەسەر ئاسمانی عراق لا دەبات و دووری دەخاتەوە.